بەناوی خوای بەخشندەی میهرەبان بەناوی گەلی کوردستان دانیشتنی ژمارە سێی وەرزی بەهارە ساڵی پێنجەم لە خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دەست پێەکەین. سەرەتای کۆبوونەوەش دەرفەتە دەین بە بەڕێز سکرتێری پەرلەمان بۆ خوێندنەوەی بەرنامەی کار و پوختەی کۆنووسی کۆبوونەوەی پێشوو. فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەرنامەی کار بە پێی حکمی مادەی 5 بڕگەی یەکەم لە مادەی 16 بڕگەی سەیەم لە مادەی 18 بڕگەکانی یەکەم و دووەم و سەیەم و چوارم و پێنجەم لە مادەی 20 مادەکان 47 بڕگەی یەکەم لە مادەی 52 مادەکانی 54 و 55 و 56 و 57 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بریاریدا بەرنامەی کاری دانیشتنی ژمارە سێی ئاسایی خولی بەهارەی ساڵی پێنجەم لە خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمان لە کاتژمێر 12 نۆڕۆ ڕۆژی چوارشەممە ڕێکەوتی حەڤەی 5/2023 بەم شێوەیە بێت. یەکەم خوێنەوە یەکەم بۆ پرۆژە یاسای بەرکارکردنی یاسای بەرهەنگاربوونەوە شتنەوەی مایەدارکردنی تیرۆر ژمارە 39 ساڵی 2015 فیدرالی لە هەرێمی کوردستان بە پێی حکمی بڕگەی پێنجەمی مادە 78 مادەکانی 79 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان. دووەم دەنگدان لەسەر داواکاری دەست لە کارکێشانەوە ئەندام پەرلەمانانەی لە خوارەوە ناویان هاتووە لە ئەندامەتی پەرلەمان بە پێی حکمی خاڵی 1 و 2 لە بڕگەی دووەمی مادەی 25 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان. بەڕێزان 1 عەبدولستار مەجید قادر، 2 عوسمان عەلی اسماعیل، 3 بەدریە اسماعیل محمود، 4 مسلم عەبدوڵڵا ڕەسوول، 5 هەورەمان حەمەد شەریف حەمەد ڕەشید، 6 ڕووپاک ئەحمەد ڕەحمان، 7 عومەر عەبدوڵڵا فەتاح. سێیەم دەست لە کارکێشانەوەی دانانی ئەو ئەندامە بەڕێزانە لە لێژنەی میشەیەکانی پەرلەمانی کوردستان بە پێی حکمی مادەکان 28-34 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان. 1 دەست لە کارکێشانەوەی ئەندامی پەرلەمان بەڕێز بەڵێن ئیسماعیل حاجی لە لیژنەی دەستپاکەی. 2 دانانی ئەندامی پەرلەمان بەڕێز بەڵێن ئیسماعیل حاجی لە لیژنەی وزە و سامانە سروشتیەکان و پیشەسازی و بازرگانی. 3 دانانی ئەندامی پەرلەمان بەڕێز دلێر عەبدولخالق حاجی لە لیژنەی دەستپاکەی. 4 دانانی ئەندامی پەرلەمان خات و سۆز عەبدولقادر عەبدولڕەحمان لە لیژنەی کاروباری تەندروستی ژینگە و ماف بەکاربەر. 5 دانانی ئەندام پەرلەمان بەڕێز عەبدوڵڵا حەسەن حەمەد لە لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا و تۆژینەوەی زانستی. 6 دانانی ئەندامی پەرلەمان بەڕێز عەبدوڵڵا حەسەن حەمەد لە لیژنەی شارەوانی و گواستنەوە و گەیاندنی گەشت و گوزار. 7 دانانی ئەندام پەرلەمانی بەڕێز خات و لەیلە عەبدولعەزیز علی عەبدولعەزیز لە لیژنەی ئەوقاف و کاروباری ئاینی. 8 دانانی ئەندامی پەرلەمان خات و لەیلە علی عەبدولعەزیز لە لیژنەی داکۆکردن لە مافی ئافرەت. 9 دانانی ئەندامی پەرلەمان خات و بیرەوان فەقی ئیسماعیل لە لیژنەی کاروباری پێشمەرگە. 10 دانانی ئەندام پەرلەمان خات و بیرەوان فەقی ئیسماعیل لە لیژنەی کشت و کاڵ و ئاودێری. 4 خوێندنەوەی دوم بۆ ئەم پێشنیازە یاسا و پێشنیازە بریار خوارەوە بە پێی حکمی مادەکان 87 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان. 1 پێشنیازە یاسای هەمواری دووەمی یاسای ژمارە 3 ساڵی 2019 یاسای بەخاوەنکردنی ئەو زەویانەی کە لە سنووری شارەوانیەکانی زیادەوریان لەسەر کراوە لە هەرێمی کوردستان. 2 پێشنیازە بریار تایبەت بە خاکسپاردنی شەید. بەڕێز سەرۆکی پەرلەمان پوختەی دانیشتنی ژمارە 2 ئاسایی بە پێی حکمی بڕگەی دووەمی مادەی 252 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان عێراق پوختەی دانیشتنی ژمارە 2 ئاسایی خولی بەهارەی ساڵی پێنجەم لە خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمان لە کاتژمێر 12 نۆڕۆ ڕۆژی چوارشەممە ڕێکەوتی 15/2023 بەم شێوەی خوارەوە بوو. یەکەم دەستپێکردنی دانیشتن لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمان. دووەم خوێندنەوەی بەرنامەی کار و پوختەی دانیشتنی ناوی ئەندامان ئامادە نەبوو بە مۆڵەت و بێمۆڵەت لەلایەن بەڕێز سکرتێری پەرلەمان. سەیەم دەستپێکردنی بڕگەکانی بەرنامەی کار لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمان. 4 پێکهێنانی لێژنەیەکی کاتی پەرلەمانی کوردستان بۆ پاڵاوتنی ئەندامانی ئەنجومەنی کۆمسیاران لەم بەڕێزانەی ناویان لە خوارەوە هاتووە. 1 بژار خالید عەبدوڵڵا، 2 عەباس فەتاح ساڵح، 3 بەڵێن ئیسماعیل حاجی، 4 ڕۆبینە ئۆمیلک عەزیز، 5 سارە دڵشاد بەکر. 5 سوێند خواردنی ئەم پاڵەوراوانەی خوارەوە بە ئەندامەتی پەرلەمانی کوردستان لە شوێنی ئەو ئەندامانەی دەستیان لە کار کێشاوەتەوە لە هەمان لیست. 1 عەبدوڵڵا حەسەن حەمەد حەسەن لە شوێنی ئەندام دەست لە کارکێشاوەی ئیسماعیل عەلی تاها. 2 لەیلە عەلی عەبدولعەزیز محەممەد لە شوێنی ئەندام لە دەست لە کارکێشاوەی سەرچنەر ئەحمەد محمود.
چوار میروان فقی اسماعیل باسۆ لە شوێنی ئەندامی دەست لە کارکێشەوەی هەلس ئەحمد محەممەد حەسەن چوار دلێر عەبدولخالق حاجی لە شوێنی ئەندامی دەست لە کارکێشەوە عەلی حەمەد ساڵح تەها پێنج مەهدی عەلی عەبدوڵڵا ڕەحیم لە شوێنی ئەندامی دەست لە کارکێشەوە کازم فاروق نامیق شەشەم کۆتایی هاتنی دانیشتن لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمان زۆر سپاس. بەڵێ بەڕێزان ئەندامانی پەرلەمان تا مناخان ناوەکانە نووسێ دەست بە جێبەجێکردنی بڕگەی یەکەمی بەرنامەی کارەکەین داوا لە بەڕێزان سەرۆکایەتی لیژنەی یاساییەکەین فەرمونون ناوەکانتانە نووسێ بەڵێ بەڕێزان فەرمونون ناوتانە نووسێ بەڕێزان فەرمونون سەرۆکایەتی لیژنەی یاسایی کا عەباس ناوتە نووسین بەسەر وەرە بۆ ئیشەکەی خۆت کاک جەلال فەرمونون. بەڵێ تا مناخان ناوەکانە نووسێ ئێوە بڕگەی یەکەمی بەرنامەی کارمان بۆ جێبەجێ بکەن بەڵێ بەڵێ بەڕێزان بەڵێ فەرمونون بەڕێز سەرۆکی پەرلەمان پرۆژە یاسای بەرکارکردنی یاسای بەرهەمگاربوونەوەی شۆشتنەوەی مایە و مایەدارکردنی تیرۆر ژمارە 39 ساڵی 2015 فیدرالی لە هەرێمی کوردستان داش عێراق کە لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە پێشکەش کراوە و ئەم پرۆژە یاسا لە 6 مادە پێکهاتووە لە گەلۆیەکانی دەرچووەندن داوا لە بەڕێستان دەکەین ئەم پرۆژە یاسایە ئاراستەی لیژنەکانی تایبەتمەند بکەن. بەڕێزان ئەندامانی پەرلەمان ئەم پرۆژە یاسایە ئاراستەی لیژنەی یاسایی پەرلەمانی کوردستانەکرێ و لەبەر گرنگی ئەم پرۆژە یاسایە بۆ هەرێمی کوردستان داواتان لێ یەکەم بە پێی مادەی 92 لە پەیڕەوی ناوخۆ ڕەزامەندی بفەرمونون لەسەر پێدانی خەسڵەتی بەپەلە هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵە با فەرمێ دەست بەرزکاتەوە بەڵێ پەسەند کرا داوا لە لیژنەی یاسایی یەکەین ڕەچاوی خەسڵەتی بەپەلە بکە لە ئامادەکردنی راپۆرتەکە زۆر سوپاس زۆر سوپاس بەڕێزان هەموو نووسی سەبارەت بە جێبەجێکردنی بڕگەی دووی بەرنامەی کار بەڕێزان ئەندامانی پەرلەمان ئاماژە بە مادە 48 لە پەیڕەوی ناوخۆ بڕگەی یەکەم داواتان لە یەکەم ڕەزامەندی بفەرمونون لەسەر ئاڵۆگۆڕکردنی بڕگەکانی دووەم و چوارەم لە بەرنامەی کار هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ ئەوەیە کە ئاڵۆگۆڕ بکەین بەڵێ پەسەند کرا زۆر سوپاس بەڕێزان ئێمە ئێستا دەست بە وەرگرتنی خاڵەکانی پەیڕەویەکەین ناوەکانە خوێنینەوە بەڕێزان بەڵێ بار لێرە بن لێیانگە بەڵێ 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 بەڕێزان ئێستا ئیزافە دەکەین بەڵێ کاک زیاد گوڵستان خان شیرین یونس کاک شەمۆڵ کاک شاخەوان کاک ڕزگار کاک مەلا ناسر کاک عوسمان سێدەری کاک یاسین سۆزخان کاک لوقمان کاک هاوڕێ کاک سەرکۆ یەک دقیقە کاک عەباس پەلە مەکەن هیچ هەمووتانە نووسم کاک دلێر کاک زکری لێرە کێمان نەنووسیوە بەڕێزان تەواو دکتۆر سەباح زێباری کاک سەروان سەوسەن خان ڕۆژان خان ڕۆژان ئیبراهیمۆنە دکتۆر ڕێبوار کاک ڕیڤینگ کاک مەلا جیهاد کاک جەلال پەرێشان کاک هێڤیدار کاک پێشەوە کاک ڕۆمیۆ کاک ئیمداد کاک موحسین مەمەسکەندەر کەسەیە نەمانووسی بێ بەڕێزان لێرە کەسەیە ئەم دوو بەرە بەڵێ زۆر سوپاس فەرموو کاک زیاد یەک دقە بە ناوی خوای گەورە بەڕێسەرێکی پەرلەمان دیارە لە 9 ساڵی ڕابردووە هەرێمی کوردستان یاسای بودجەی نەبووە هەموو ولاکشمان نەزانین کە بەشێکی گرنگی پەیوەندی بەوە هەبووە کە هەرێمی کوردستان لەگەڵ ناوەند کێشە هەبووە و پشکی هەرێمی کوردستان ئەوەی کە لە ناوەند و لە قانونی بودجەی ناوەندا هەبووە نەگەیشتووەتە هەرێمی کوردستان ئێستا هەموو لایەکمان نەزانین کە ماوەیەکە
ڕێکەوتن لە نێوان هەرێم و بەغدا کراوەوە لە چەند ڕۆژی داهاتووشە قانونی بودجەی لە نوێنەرانی ئەنجومەی نوێنەران پەسەند نەکرێ و داواکەم کە بە پێوەیە داشەش کە داومانەکە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان بکرێت پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان پرۆژەی بودجە بنێرێتە پەرلەمانی کوردستان کە گرنگە هەرێمی کوردستان بێتە خاوەنی بودجە ئەمە یەک دووهەم سەبارەت بە قانونی یان خانشینی هێزەکانی ناوخۆ کە ماوەیەکی دوو درێژە هەموو فراکسیۆنەکان قسەی لەسەرەکەین داواکەین جەخت لەوەش بکرێتەوە کە ئەو پرۆژەیە لەلایەن حکوومەتەوە بێتە پەرلەمانی کوردستان. زۆر سپاس. گوڵستان خان سپاس کاک زیاد. بەڕێ سەرۆکی پەرلەمان بە پێی مادەی 56 من قساکەم لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان ئێمە ئەزانین کە ماوەی 6 ساڵی ڕێکە لێبوردنی گشتی لە 2007 دەرچووە. ئێستا فشارێکی زۆرمان لەسەر لەلایەن سزادراوانی ناو چاکسازیەکان بە دەرکردنی یاسای لێبوردنی گشتی وە ساڵی پاریژ ئەزانین کە حکوومەت لیژنەیەکی باڵای بۆ ئەمە بەستە پێکێنا بۆیە داوا لە بەڕێز دەکەم جەخت بکەیتەوە لە لیژنەی باڵاکە کە یاساکە بنێرنە پەرلەمان و ئێمە بتوانین لێرە بە پێی ئەوەی کە پێویست ئەکات پەسەندی بکەین و یاساکە دەربکەین. زۆر سپاس دەکەم. زۆر سپاس. شیرین یونس. بەڕێ سەرۆکی پەرلەمان قسەکانم لەلایەن گولستان خان و کاک زیادەوە کرا داوای لێبوردنی گشتی و یاسای هێزەکانی یاساییش ناوخۆم دەکرد. سپاس. بەڵێ کاک مەلا ناسر. بە ناوی خۆی گەورە و میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان دەربارەی هەمواری یاسای خانەنشینی هێزەکانی ئاسایش و ناوخۆ بەڕاستی ئەوە وەکو ماوەسا زیادیش باسی کرد و بەڵێ زۆر سپاس. کاک شاخەوان بەڕێزان ئەوەی یەک کەس وتی ئەتوانی بەس بڵێ پشتگیری یەکەم. خاڵی ترم بێ خاڵی ترم هەیە. فەرموو خاڵێکی. خاڵەکانی تر دەربارەی پلەبەرزکردنەوەی فەرمانبەران بەڕاستی ئەمە ماوەیەکی زۆرە فەرمانبەران سەرڕای ئەوەی کە پلەکانیان بەرز نابێتەوە موچەکانشیان کەمی کردو بۆیە داواکارین لە کاتی خانەنشینبوونیانە ئەو موچەیان بۆ قەرەبوو بکرێتەوە. خاڵێکی تر دەربارەی ئەو خزمەتی خانەنشینی کۆمەڵێک کاتی خۆی خزمەتی سەربازیان بووە خزمەتەکان گواستوتەوە سەر فەرمانبەران گواستیان سەر فەرمانگەکانیان بۆیە ئەو خزمەتە ئێستا بۆ هەندێکیان حسابەکرێ بۆ هەندێکیان حساب ناکرێ ئەویش بەهۆی کەم تەرخەمی ژمێریاری ئەو دام و دەستگایانەوە بووە بۆیە داوا ئەکەین ئەو کێشەیە چارەسەر بکرێت لە خزمەتی فەرمانبەرانە بێ. زۆر سپاس. بەڵێ کاک شاخەوان سپاس کاک مەلا ناسر. بەڕێ سەرۆکی پەرلەمان دوایەوەی کە جەنابتان لێژنەی ناوخۆ ئاسایش و ئەنجومەنە خۆجیەکانتان ڕاستپارد هەم بە دیراسەکردن و هەم بۆ ئەوەی کە ئێمە لە لیژنە کۆ بەڕێزان ئەمانەیە گوێمان لە متابعەکەی لیژنەی ناوخۆ بێ بۆ یاسای خانەنشینی هێزەکانی ئاسایشی ناوخۆ. فەرموو. بەڕێ سەرۆکی پەرلەمان دوایەوە جەنابتان لیژنەی ناوخۆتان ڕاستپارد بۆ بە دوواداچوون و متابعی هەمواری یاسای خانەنشینی هێزەکانی ناوخۆ. ئێمە لە لێژنەی ناوخۆ دوای گفتوگۆکردن لە لیژنەکە نووسراومان ئاراستی ئەنجومەنی وەزیران کردووە بۆی لەگەڵ بەڕێز ئەنجومەنی وەزیران قسە بکرێ و بانگهێشتی بەڕێزان بکرێت لە ئەنجومەنی وەزیران بەڵام بە سەرپەرشتی جەنابتان و ئێمە لە نووسراوەکە ئاماژەمان پێداوە بەلامانەوە گرنگە لە خولی پێنجی پەرلەمانی کوردستان هەمواری یاسای خانەنشینی هێزەکانی ناوخۆ ئاسایش بکرێت بە جۆرێک بێت لە بەرژەوەندی هێزەکانی ناوخۆ ئاسایش. نووسراوەکەمان ناردۆ بۆ جەنابتان و لە ڕێگەی جەنابتان و ئەچێتە ئەنجومەنی وەزیران و لە هەفتەی داهاتووە بڕیارە بەڕێزان لە ئەنجومەنی وەزیران بێنە پەرلەمان. زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس. دکتۆر سەباح فەرموون جەنابتان. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕاستی بە پێ ئەو بە دواچوونی دواییمان کردووە لە خستەخانەکان و نەخۆشخانەکان کەمی کارمەندی تەندروستی زۆرە داوا دەکەین لە حکوومەتی هەرێم ئەگەر وەزعی مالی باشتر ببیت و ئەوە ببیت چاوەک بخیشتێنیت بە ئەو کارمەندانای خۆبەخشە هەندێک هەنە 7 ساڵە 8 ساڵە 9 ساڵە خۆبەخشیش دەکەن کە دامەزرین. زۆر سوپاسم دەکەم. سپاس کاکتۆر. کاک سەروان. بە ناوی خودای گەورە و میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەگەر نیو دقە ئیزافە بدەیە برای خۆت سپاسگوزاری خوشکی خۆم چونکە ئەوەی ئەمن دەمەوەی گرنگە پێویستەش ئێوە و هەموو پەرلەمانتار ئاگدار بن. ئێمە لێرە داوای لێژنەی تەشکیلی لێژنەمان کرد بۆ هەم لێژنەی دارایی هەم لێژنەی ناوەخۆ کە بەدۆداچوون بکەن لەسەر
سلفەی عقاری و سلفەی زەواج و لێژنەی پێشمەرگەش خۆم ئەندامم لە لێژنەی پێشمەرگە هەمومان چاوەڕێی پاداشتی پێشمەرگە کە مرد بۆ ئەوەی پەرلەمان و حکوومەت و هەموو پیرۆزی و سەروەریەکان وەک خۆی بهێڵێتەوە و ئاسایش و پۆلیسیش نەنووسن تا ئێمە ئارام بخەوین کەچی ئێستا وەزارەتی دارایی یعنی فەرزی کردووە بۆ گەڕانەوەی سلفەی عقاری و سلفەی زەواج غەرامەشی خستۆتە سەر پێشمەرگە و سەر ئاسایش و سەر پۆلیس یعنی خودداش قبول ناکات ئەوە بێڕێزیە بەڕاستی بەرامبەر بە پێشمەرگە بەرامبەر بە ئاسایش بەرامبەر بە پۆلیس دەکرێت بۆیە دیسان داوای تەشکیلی لێژنە دەکەمەوە لەسەر لێژنەی دارایی لێژنەی ناوخۆ و لێژنەی پێشمەرگە ئەوە یەک دوو بەنسبەت دیسان لێک جیابوونەوەی پێشمەرگە و لە هاوسەرەکانیان 4 ساڵ و 3 مانگە داوای ئەوە دەکەین ئێمە لێرە وەزیری ناوخۆ بڕیاری ئەوەیدا کە لەگەڵ فەرماندەی زێرەڤانی گەیشتونەتە ئاخر چارەسەر و چارە دەکرێت کەچی تاکو ئێستا وەک خۆی هەڵدراوەتەوە لێژنە بەس بووبوورە دەمویست ئەوە بڵێم تخوا دەمویست ئەوە بڵێم بۆ ئەوەی هەمووتان شاهد بن بۆ ئەو شتە و لێژنەی پێشمەرگە خۆیان لە کۆبوونەوەی ئێمە و فەرماندەی زێرەڤانی بوون پێیان دەڵێم کە پێشمەرگە جیابۆتەوە پێشمەرگە نانوێت دەمرێت بۆ ئەوەی من و هاوسەر و من و خەڵکی تر پێکەوە ئارام بن و کەچی چی بە من دەڵێن باشە دەڵێن ئەگەر هەموو پێشمەرگەی کوردستان جیابێتەوە ئەوە کاری ئێمە نییە یعنی ئەو بێڕێزی و سەوسەن خان فەرموو بەڕێز سەرۆکی پارلەمان بەو پێیکە دوێنێ ڕۆژی گۆڕەبە کۆمەڵەکان بوو لە عێراقدا و بە پێی یاسای گۆڕەبە کۆمەڵەکان کە سوکاری ئەنفال کراوان و جینۆساید کراوەکان لە بیابانەکانی باشوور ئەو یادەیان لەسەر گۆڕەبە کۆمەڵەکانی سەماوە کردەوە وێنەی زۆر ناخەژێنمان بینی و بەو پێیە من کە داوا لە پەرلەمانی کوردستان دەکەم بۆ ڕێزگرتن لە گیانی پاکی گشت شەهیدانی ئەو ڕێگایە کە جینۆساید کراون و بۆ ڕێزگرتن لە گیانی گۆڕەبە کۆمەڵەکان دەقەیەک بێدەنگی بنوێنین لە پەرلەمانی کوردستان و هەمیش داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم کە ڕێکاری پێویست بگیرێتە بەر بۆ گەڕانەوەی 171 گۆڕی بە کۆمەڵ کە لە بەغدا ماونەتەوە بۆیە ئەم داوای ئاراستەی بەڕێستان دەکەم کە دەقەیەک بێدەنگی بنوێنین بۆ ڕێزگرتن لە گۆڕەبە کۆمەڵەکانی بەڵێ بەڕێزان زۆر سوپاس پەرلەمانی کوردستان سەری ڕێز و نەوازش بۆ هەموو شەهیدانی گەلی کوردستان و ڕێگای ئازادی گەلی کوردستان و شەهیدان و قوربانیانی جینۆسایدی گەلی کوردستان داهانەوێنێ ڕۆژان خان ڕۆژان ئیبراهیم بەڕێز سەرۆکە پەرلەمانی دیف مادە 56 پەیڕەوی ناوخوازێ ئاخنێت خاکەم سەر دوو بابەتە یەکیشوانە بەحسێندەك فەرمانبەرێت گرێبەست تاکمل سەر ساخلەمیە دووکێ و کونیزیکی 327 فەرمانبەرن نویسینەك سەرۆکاتیە ئەنجومەنی وەزیران ساڵا 2022 هەیواسێ که على اساس اف فرمانبرت هنه بین و گهاستن خرجی وانان سر بودجا گشتیا ساخلمیه و بتن سال 2023 پشتی ساله که و چند هیوا وزارت دارایی شنید بیشتن وزارت تندرستی والا کتابا نچه با وی شکلی بتن اما کتابا انجمنی وزیرانه که بین و گهاستن و کتابا وزارت دارایی جی حتی نو که مصیره و ندیاره هرف کارمندت هبین شر داعش کرونا آوارا خدمتت کرن یا دوی مفیاز بحث بکم از حسکم جناب درفت بدن من سر هندک ناوید سر شهید و بین بیاسا چاکسازی بس به تمام کم دکتور سپاس زور سپاس فرمو برای سروکا پارلمانی بس به تزبین کب بیادشت یاسا چاکسازی گلک برینا با منصر شمال فرمو بەڕێز سەرۆکی پەرلەمان دیارە ماوەی چەند ساڵێکە یەکەم و دووەم و سێمی زانکۆ و پەیمانگاکان دانەمەزراون ئێمە وەکو لیژنەی پەروەردە و خوێندنی باڵاژ لە هەموو کۆبوونەوەکان ینی داوای دامەزراندنی یەکەم و دووەم و سێمەی زانکۆ و پەیمانگاکانمان کردو بەڵام بەداخەوە ینی حکوومەتی هەرێم ناوی یەکەم و دووەم و سێمی زانکۆ و پەیمانگاکانی ئەو وەزبانەی کە دانەمەزراون هەمووی ناردا وەزارەتی خوێندنی باڵای حکوومەتی عێراقی بۆیە لەوێ دامەزرێن بەڵام بەڕاستی و وازبە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان یەکەم و دووەم و سێمی زانکۆ و پەیمانگاکان هەر لە هەرێمی کوردستان و لەسەر بودجەی ینی لەسەر لە وەزارەتی خوێندنی باڵا دامەزرێن بۆ مامۆستایانی وانە بێژ بەڕاستی هەموو مانگەکان لە کاتی خۆی ئەو موچەکەمەی کە پێیان دەدرێ بەڕاستی لەگەڵ مامۆستایانی میلاک
موچەکانیان پێ نادرێ ئێمە بە یاداشتیش ئاراستەی بەڕێستانمان کردووە بۆی بەڕاستی ئاراستەی حکوومەت هێرێمی کوردستان بکرێ موچەی مامۆستایانی وانە بێژ لە کاتی خۆی پێیان بدرێ بۆ خانشینی هێزەکانی ناخۆش پشتیوانی برادران دەکەن. دەست خۆش بێ مامۆستا شەمۆڵ کاک یاسین فەرموو دەست خۆش. بەناوی خوای گەورە و میهرەبان بەڕێز سەرۆک پەرلەمان کێشە و گرفت زۆر لە کوردستان کە باز بکرێت. یعنی من پێم وایە ئەو دانیشتێن دەبا وەزیری دارایی، وەزیری تەندروستی، وەزیری بازرگانی، وەزیری ناوخۆ لێرە بایە. یعنی لە ڕۆژانە چەندین کەس دەکوژرێت. هەتاکو ئێستا هەموو کەس بێدەنگە بەمەشەوە. ڕۆژانە هەزاران کەس تووشی سەڵەتان دەبێت هەتا ئێستا کەس نازانێت ئەو خواردنە ئەکسپایرە دێتە کوێ. ئەو هەموو دەرمانە ئەکسپایرە لە کوێ دێ بەڕێز سەرۆک پەرلەمان. یعنی ئەوە 5 دانە ساڵە ئێمە ئەندام پەرلەمانین وەزیری دارایی نەهات بڵێ کاکە بودجێ حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەندەیە. چۆن سرف دەکرێت لەکوێ ڕادێ بۆ منێکی ئەندام پەرلەمان بازی وەزیری دارایی بدەم بۆ منێکی ئەندام پەرلەمان بازی وەزیری بازرگانی و تەندروستی بدەم. ینی بەرێ سەرۆک پەرلەمان خاڵێکی زۆر گرنگ هەیە. علی مەحموود چالاکوانی مەدەنیە کەسێکی لە ماڵی گیراوە دێتە سەر تەلەڤیزۆنی بەڵام زابتێک لەسەر فولایی تێکەی کەسێک دەگوێ ناهێن لەسەر تەلەڤیزۆنی. یعنی بەڕاستی بەڕێز سەرۆک پەرلەمان ئەو وڵاتە وێرانە. حەقوایە ئێمە هەموو وەزیرە بەڕێزەکان بانجی پەرلەمان کە ئەو چیزە و گرفتانە چن لەم وڵاتەدا هەیە. بەناوی خوای گەورە و میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان ڕاستی بابەتێک کە لە ماوەکانی پێش زۆر قسەم لەسەری کردووە ئێستا دیسان جەخت دەکەمەوە هەمواری یاسای وەبەرهێنان ئەبوو بێتە پەرلەمانی کوردستان نەهاتووە بەداخەوە ئەو یاسایە کەشێک و ژینگەیەکی دروست کردەوە بۆ بەرهێنەکان کە لە نەوتەوە تاکو و شقارتەیەک لە چرخێکەوە تاکو بداگیرکردنی زۆرترین زەوی لە هەرێمی کوردستان و ئەم یاسایە کەش دیسانەوە کەشێکی دروست کردووە کۆمەڵێک کەسایەتی سیاسی لە حزبە سیاسیەکان بە حزبەکەی خۆشم و هەموو حزبەکانەوە و کەسایەتی لەناو حکوومەت دەستیان لەگەڵ وەبرهێنەکان تێکەڵ بێ بۆ بەڵگەش لامە. بۆیە ئومێ دەکەم جەختکەینەوە بۆ هەمواری یاسای وەبەرهێنان بۆ ئەوەی ئەو دەستانە ببڕێت لە ناو وەبەرهێنانە. و بابەتێکی تر کە زۆر یعنی بەبەستەلام سەر چۆن پەرلەمانی کوردستان چاودێرە بەسەر حکوومەتەوە هەندێک بەڕێوەبەرایەتی هەن هەمان سیفەتیان هەیە. بە نمونە بەڕێوەبەرایەتیەکانی وەبەرهێنان لە هەموو شار و شارۆچکەکان چاودێرن بەسەر وەبەرهێنەکانەوە. بۆیە ئەبێ زۆر خۆیان بپارێزن لە هەر هاوکاریەک کە وەبەرهێنێک بۆیان ئەکا. بەڵام بەداخەوە ئێستا زانیاریم هەیە کە بەڕێوەبەرایەتی وەبەرهێن بەڵێ بەڕێزت سەرۆکی مهمترین لیژنەی پەیوەستی بە ئاوەدانکردنەوە وەبەرهێنان کۆبوونەوەیەکی لیژنەکەت بکە ئەو زانیاری هەتا لەسەر هەر بە بەڕێوەبەرایەتێکی وەبەرهێنان لە هەرێمی کوردستان لە سلەیمانی بێیا لە هەڵەبجە لە هەولێر بێیان لە دهۆک ئەبێ ڕۆڵی خۆتان بگێڕن وەکو لیژنە بەڕێز وەکو سەرۆکی لیژنە لە محاسەبەکردنی و دەستەکان خۆش بێ. سۆزخان فەرموون. بەڕێز سەرۆکی پەرلەمان من پشگیری قسەکانی کاک زیاد دەکەم و بە ضروری ئەزانم پرۆژە یاسای بودجە بێتە پەرلەمان چونکە ئێستا کاتی خۆیەتی دوای ئەو ڕێکەوتنەی کە هەرێم و بەغدا کردوانەوە. خاڵی دووهەمیشم پشتیوانی قسەکانی دکتۆر سەباح حەکەم دیارە خەستەخانەکان بە تایبەتی من زیاتر لەسەر سلێمانی قساکەم خەستەخانەکانی سلێمانی کێشەیەکی زۆری کەمی کارمەندی تەندروستیان هەیە ئەگەر توانین داواکار بین لەگەڵ حکوومەتە ئەم کێشەیە حەلکا بۆ پڕکردنەوەی خەستەخانەکان و دانی پێدانی مافیش بەو خۆبەخشانەی کە لە خەستەخانەکان ئیشەکەن. بەڵێ زۆر سپاس داوا لە بەڕێز سەرۆکی لیژنەی تەندروستیەکەم کۆبنەوەیەکی لیژنەکەی بکە داواکاریەکەی بە یاداشت ئاراستی سەرۆکاتی بکە بۆی ئێمەش داوا لە ئەنجومەنی وەزیران بکەین. کاک عەباس. بەناوی خوای گەورە بەڕێز سەرۆکی پەرلەمان من بەپێی مادەی 56 پەیڕەوی ناوخۆ مادەی 56 یاسای ژمارەی ساڵی 91 و بڕیاری ژمارەیەکی ساڵی 2005 قسە دەکەم. ئەم بابەتانە یعنی مەسەلەی ڕێکەوتنەکان پەرلەمانی کوردستان یعنی چارەنووسی گەلی کوردستان و دیاریکردنی پەیوەندی دەستوری پەیوەندی بە پەرلەمانەوەی بەڵام ڕێکەوتنێک کراوە لە بینی هەرێم و حکوومەتی عێراقی ئەم پەرلەمانە هەتا ئێستا ئاگای لێ نییە. بەڕاستی دەبوو حکوومەتی هەرێمی کوردستان هەرنا زۆری ڕێکەوتنەکەی لە بەردەمی پەرلەمان و پەرلەمانتاران ڕوونکردنەوەی بدایە کە چۆنە لە بەروی تا ئێستا شارەزایمان نییە. ئەمە یەک. دوو هەموو ئەو پرۆژانەی هاتوۆتنە پەرلەمانی کوردستان و لایەن فراکسیۆنەکانەوە نووسراوە پرۆژەی گرنگ و پێویستن بۆ بابەت و بواری خۆی. بەڵام ئەم پرۆژانەی کە پەیوەندی بە خەڵک و ژیانی خەڵک و داواکاری خەڵکەوەی کە زۆر لە برادران باسییان کرد
ئەمەی پێیان دەگوترێ وانە بێژ خانشینی هێزەکانی ناوخۆ گرێبەستەکان بەڕاستی بەداخەوە نە حکومت وەڵامان نەداتەوە نە دەستەی سەرۆکایەتی نەوەڵامی پرۆژەکان نەدرێتەوە نەوەڵامی یاداشتەکان نەدرێتەوە نەوەڵامی خاڵ نظامیەکان نەدرێتەوە ئەمە لایەشتر لە لایەکی تر خوا بە یارمەتی ئەمە زۆر سپاس یەک دقەیە بەڕێزان زۆر سپاس کاکێویدار بەس کاک سەروان یەک دقە و نیو بوو بەڵێ فەرموو کاکێویدار بەناوی خوای گەورە بەڕێز سەرۆکی پەرلەمان من لەسەر دوو بابەت ویستم قسە بکەم بەڵام هەردوو قسەکانم گوترا یەکەم پشگیری قسەکانی گلستان خان دەکەم سەبارەت بە لێبوردنی گشتی دووەم پشگیری قسەکانی دکتۆر سەباح دەکەم سەبارەت بە کارمەندانی تەندروستی گرێبەست خاستان گرێبەستی پەرەپێدانی پێدەڵێن زۆر سپاس بەڵێ کاکێویدار فەرموون بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستان ئەسەلامو عەلەیکوم وەڕەحمەتوڵڵی وبەرەکاتوه بەڕێز سەرۆکی پەرلەمان داواکاریەکی زۆر خەڵکی هەردوو قەزای ئاکرێ و بەردەڕەش بۆ ئێمە هاتووە بۆ ئەوەی دەسەڵاتی ئیداری زیاتریان هەبێ و پرۆژەی حیاتی و استراتیجی لەو دەڤەرە ئەنجام بدرێت داوا دەکەن هاوشێوەی ئیدارەی سەربەخۆی زاخۆ کە بە چێڕووکی سەرکەوتنی ئیداری سەربەخۆدا دەنرێت هەردوو قەزای ئاکرێ و بەردەڕەش پێکەوە وەکێک ئیدارەی سەربەخۆ بکرێت ئەم داوایە لە ڕێگەی ئەم بەڕێستانەوە بەرز دەکەین بۆ ئەنجومەنی وەزیران ئاکرێ و بەردەڕەش کە نفوسیان سەر و 400,000 ببێت بە قەزاکی سەربەخۆ ئیدارەکی سەربەخۆ بە یاداشت پێشکەشی جەنابەت دەکەم سەرۆکی پەرلەمان زۆر سوپاس بەڵێ زۆر سپاس دکتۆر ڕێبوار ناوی خوای گەورە میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان دوای ئەوەی کە جەنابی سەرۆک بارزانی لە دەی ئەم مانگە لە یادگەی نیشتیمانی بارزانی دەستپێشخەریکی گرنگی ڕاگەیاند بۆ ڕێخستنەوەی نێوماڵی کوردی و بەتەبایی نێوان هێز و لانە سیاسیەکان ئەم پێشوازەی جەنابیان پێشوازیەکی گەرمی لێکرا و دەستپێشخەری جەناب پێشوازیەکی گەرم لە ئاسی جیاجای لێکرا و دوێنێش کۆبوونەوەیەکی نێوان هەردوو مەکتەبی سیاسی ئێمە وێچەتی هەبووە هیوادارم پەرلەمانی کوردستان و پەرلەمانتارانیش لەگەڵ ئەو کەشە بن بۆەوەی کە ئەم کۆبوونەوە بە بەرەنجامێکی باش بگا لە بەرەوەی بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێمە لە بەردەم استحقاقاتی دەستوری گەورە داین ئەگەر هێز و لایەنەکان تەبانە بن و بە یەک استراتیج و یەک بۆچوونی هاوبەش و یەک سیاسەتی هاوبەش ڕوبەڕووی ئەو تەحەدایان نەبینەوە ناتوانین ئەو مافە دەستوریانەی کە ماوە بەدی بکەین زۆر سپاس زۆر سپاس کاک ڕێڤینگ بنابه خدای مزن دلوان برای سروک پارلمانی پروسی مال لجنه پشمرگه کشک هیا ام بلکه لجان دیتری جهه بیتن زور جارا راپورت یا نویسینا تنیرین ترک سروکاتی پارلمانی داد چنه انجمن وزیران حتی وری جواباتیتن بلشویری و مهاجنا مینیتن ام نشین ولا ما خوار گیرین حتی ما جاره که داخواست کرد سر سال دا کو لجنه پیوندی دار وزارت پشمرگه و وزارت دارای بین کمبونا لجنه بوهنده او خالن گریدای خانه نشینی پشمرگه پاداشته خانه نشینی پشمرگین کم اندام کو وکو پیوست خدمت بنای تکرین نهاتن دیسان ما راپورت نویسی پرکا سروکاتیا پارلمانی و گهشتین انجمن وزیران بوهنده ولا ما بدن مل 24 یک اف کتاب یهان آرتی مخابن حتی وگاوه ما برس و خانه ورگرد یعنی که شک ابو ما ام نشین ولا مدخل وزارت پشمرگه وزارت دارایی ورگیرین که ام بشین برس و داخوازیت پشمرگه بدن سپاس زور سپاس کاک جلال بله برزان فرمون دانیشن فرمون برزان فرمون کاک عثمان سێدەری فەرموون جەنابتان فەرموون دانیشن سپاس بۆ خوا باشە بەڕێز سەرۆکی پەرلەمان دیارە ماوەیەکی زۆرە دیاردەی چەکداری و کوشتن و بڕین لە ناو شار و شارۆچکەکانی کوردستاندا بووە بە دیاردا بۆ ئەم مەبەستە من پێشنیار دەکەم کە پەرلەمانی کوردستان ڕاستپاردەیەک بلاتە ئەنجومەنی وەزیران و هەردوو وەزارەتی ناوخۆ پێشمەرگە ڕاست پێردرێت بۆ ئەوەی لیژنەی تایبەت پێک بهێندرێت بۆ ئەوەی بتواندرێت ینی یاسای قەدەغەکردنی یاسای تایبەت بە چەکەڵگرتن بە معنای کەلیمە بە تەواوەتی بکەوێتە بواری جێبەجێکردنەوە هەموو مادەکانی لەبەر ئەوە کۆمەڵانی خەڵکی کوردستان بەڕاستی زۆر زۆر ناڕازین لەو دۆخەی کە ئێستا تەنها و تەنها هەندێک گروپ و شت پەیدا بوون کە هیچ
ینی پەیوەندیدار نین بەوەی کە بتواندرێت نەفرێکیشان لەگەڵ بێت بەڵام بەدواخەوە ئێستا چەندین چارەیان بەدواوەیە و بە هۆکاری جیاجا بۆیە ئێمە داوا دەکەین پەلە بکرێن لە جێبەجێکردنی بڕیاری هەڵگرتنی چەک و قەدەغەکردنی چەک. زۆر سپاس. بەڵێ کاک دلێر سپاس کار. بەناوی خوای گەورە بەڕێز سەرۆکی پەرلەمان دلێر عەبدولخالق پشتدەسوور بە مادەی 56 لە پەیڕەوی ناوخۆ قسە دەکەم. پشتیوانی قسەکانی کاک مەلا ناسڕەکەم لەسەر مەسەلەی پلەبەرزکردنەوەی فەرمانبەران خات و ڕۆژان لەسەر مافی فەرمانبەرانی گرێبەست هاوکاتیش پێ و بە دوواداچوونانەی لە مانگی ڕابردووە کردومانە پرسی مامۆستایانی وانەبێژ کە ژمارەیان 35,000 کەسە حەقی خۆیەتی ئێمە هەوڵی جدی خۆمان بین لەگەڵ پەسەندکردنی پرۆژە بودجێ فیدراڵیە جێگایان بکرێتەوە و حەقیان بپارێزرێ و هاوکات بەڕێز سەرۆکی پەرلەمان پشتدەسوور بە مادەی 2 لە بەرگەی یەکەم لە پەیڕەوی ناوخۆ کە پەرلەمانی کوردستان باڵاترین دەسەڵاتی یاسادانان و سیاسیە لە هەرێمی کوردستان زۆر جار خەڵک ڕخنەوەمان لێگرن کە پەرلەمان لە کاتە چارە نووسازەکانە بە ڕۆڵ و کاریگەری دەوری خۆی هەڵناستێت لەو چوارچێوەیە پێشنیازەکەم پەرلەمانی کوردستان بەشێک بێ لە داڕشتنی استراتیژیەکی نیشتیمانی کوردستانی بۆ وەڵامدانەوەی ئەو پێداویستی سیاسیانی لە ناوخۆ لە چوارچێوەی دەوڵەتی عراقی فیدراڵ ئەو تەحەداوامەگاریانەی ڕوبەڕوومانە بێتەوە دەوری خۆمان بژارین. دەست خۆش بێ کاکمان فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان هەروەک ئاشکرایە پلەبەرزکردنەوەی فەرمانبەران مافێکی یاسایی وەزیفی فەرمانبەرانە بە پێی قانون ئەبێت 4 ساڵ جارێک فەرمانبەران پلە و ناونیشانەکەیان بگۆڕێ 7 ساڵە لە 2016ەوە فەرمانبەرانی هەرێمی کوردستان پلیان بەرز نەکراوەتەوە ئەمەش ناحقی و غەدرێکی زۆرە بەرامبەر بە فەرمانبەران نەکرێت بۆیە داواکارین کە بەڕێز پەرلەمانی کوردستان نووسراوێک ئاراستەی ئەنجومەنی وەزیران بکە بۆیە هەرچی زووە ئەم مافە بۆ فەرمانبەران بگەڕێتەوە. زۆر سپاس.